الموحد رقم 9 لسنة 2014 پارلەمانی عێراق بۆ چەند جار بڕیاری وێرانبوونی دەشتی مووسڵیان بەدوا دەخست بە بیانووی ئەوەی کە ئەم ناوچەیە ئەگەر بە وێرانبووی پەسەند بکرێتن ئەو تا لە پارێزگای نینەوە زیاد دەبێتەوە. بەڵام جەختی نوێنەرانی پارێزگای نینەوە بە تایبەتی لە پێکهاتەکانی ئێزدی و شەبەک و مەسیحیەکان لە پەرلەمانی عێراق توانیان ئەم دەستکەوتە بەدەست بێنن. سهل نينوى في البنى التحتية لم يبقى منه شيء. بناغەی دەشتی مووسڵ وێران کراوە و هیچی نەماوە. بەداخەوە ئەمڕۆ چەند دەنجێک هەبوون ویستیان بابەتەکە بەدوا بخەن و دەنگ لەسەر ئەم بڕیارە نەدەن، بەڵام بە پەنای خوا بڕیارەکە دەنجی تەواوی خۆی بەدەست هێنا و چووە بواری جێبەجێکردنەوە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی نوێنەری ئێزدیەکان ڕایگەیان کە زیاتر لە 65% ئەم ناوچەیە وێران کراوە، بۆیە لە ڕووی مرۆڤایەتیەوە دەبێت بڕیاری وێرانبوونی ئەم ناوچەیە پەسەند بکرێتن. وقتی مدوی منطقه که بکنه منطقه که ویران لازم ادله هبی که جاری چندش به منطقه روخایا چند مستشفى هاتین روخاندن چند مدرسه چند خانی دشتا موصله صدى 65 بنية تحتي الانفراستراكشر وان همي نمايا. نوێنەری مەسیحیەکان لە دەشتی مووسڵ داوا دەکات کە بە زووترین کات ئاوارەکانی دەشتی مووسڵ قەرەبوو بکرێنەوە و ناوچەکانیان لە ڕووی ئاسایشەوە بپارێزرێت. تعويض المتضررين بالسرعة بالممكن. بە زووترین کە زەرمەندەکان قەرەبوو بکرێنەوە بەلای کەمەوە هاوڵاتی بتوانێت ماڵە سوتاوەکەی بۆ یاخ بکاتەوە و نوێنێک بۆ خۆی بکڕێ و بگەڕێتەوە ماڵی خۆی، هەروەها لە ڕووی ئاسایشیەوە بە بەردەوامی بپارێزرێن بۆ ئەوەی تاوەکو دووچاری ئەوە نەبنەوە کە بەدەستی داعش تووشی بوون. پاش چەندین ململانەی سیاسی و پاشەوەی کە پەرلەمانی عێراق بڕیاری وێرانبوونی دەشتی مووسڵی بەدوا دەخست، لە دانیشتنی چوارەمی سەبارەت بەم بابەتە بڕیاری وێرانبوونی ئەم ناوچەی پەسەند کرد و بڕیارەکەشی بەدەستکەوتێک بۆ دانیشتوانی پێکهاتەکانی ئەم ناوچەیە لە قەڵەمدا. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.